زۆر سپاسانەکەم لە کاتتان ناگرم با دەستکەین بە ئیڤێنتەکەمان. زۆر سپاس. بە مەبەستی هەندانی گەنجان و بەشکردنی چیرۆکەکانی سەرکەوتن لە شاری سلێمانیدا کۆنفرانسی ئایتۆک بەڕێوە چوو کە تێیدا کەسایەتیەکان لە بواری جیاوازدا چیرۆکی سەرکەوتنی ژیانیان و زەحمەتیەکانیان بۆ ئامادەبووان باس کرد. سێ مەبدە، سێ دەرس کە لە ژیانمان بە بەشداری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم قوبات تاڵەبانی کۆنفرانسی ئایتۆک لە بوارە جیاجیەکاندا کەسە بەناوبانگەکانی کۆ کردبووەوە و تێیدا چیرۆکی ژیانیان دەگێڕایەوە. موزیکی گەلان نەتەوە ناناسێت، ئاین ناناسێت، ئێتنیسیتی ناناسێت. مۆسیقایەک مێلۆدیەک لە مۆنگۆلیاوە یەک لە ڕۆم گوێگرێت. مێلۆدی یەک دانە مێلۆدی لە مۆنگۆلیا لە ڕێگای سیلکرۆد لە ڕێگای جادەی حەریر لە ڕۆم تەواو بێت. ڕێخەرانی ئایتۆک بۆ دەنگی ئەمریکا دوان و باسییان لەوە کرد کە ئامانجی ئەوان لە ڕێخستنی چالاکیەکی لەم شێوەیە هاندانی گەنجانە تاک و کۆڵ نەدەن و هەوڵ بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ژیانیان بدەن. مانجمان لێرە ئەوەیە کە هانی گەنجام بدەین لە ڕێگەیم کەسە سەرکەوتوانەوە کە باسی ئەزمموی خۆیانەکەن ئێمە بتوانین وا لە گەنجام بکەین کۆڵ نێن لە خەونەکانیان بەردەوام بن هەتاکو خەونەکانیان بەدیێنن چونکە لای ئێمە وایە هیچ کەسێک لە خۆیەوە ناگاتە ئەو پلەی پێی گەیشتووە بۆیە پێویستە هەوڵی بۆ بدەین. ئامادەبووانی ئایتۆکیش بە خۆشحاڵیەوە باسییان لە ئامادەبوونیان کرد و داواکار بوون کە چالاکی لەم شێوەیە زیاتر بکرێت بە حکمی ئەوەی چیرۆکی سەرکەوتنەکان وزەیەکی ئەرێنی بەسەر خەڵکدا ئەبەخشنەوە. ئەم جۆرە چالاکیانە هەم بۆ گەنجەکان هەم بۆ یعنی بۆ هەموو تەمەنێک زۆر زۆر گرنگە کە هەبێ چونکە لە ئەوەڵەوە هەتاوکو ئەخیری پرۆگرامەکە لە سەرەتاوە هەتا کۆتایی پرۆگرامەکە تۆ گوێ لە چیرۆکی سەرکەوتنی کەسەکانەگری کە ئەمە خۆی ئەتوانی بڵێ کە ئەمە سەرکەوتنێکە بۆ خۆتیش چونکە دوای ئەوە ئیلهامێک ئەبەخشێ بە تۆ بۆ کارەکانی خۆت بۆ ژیانی خۆت. بەڕاستی من زۆر زۆر لەگەڵ ئەم کۆنفرانسەیەم و هیوادارم بۆ چەند ساڵی داهاتوو تریش بەردەوام بێت. وا بڕیارە ساڵی داهاتوو کۆنفرانسی ئایتۆک لە شاری هەولێر و دواتریش لە شاری بەغداد بەڕێوە بچێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.